یاریەکانی هەفتەی هەشتەمی کۆمەڵی یانەکانی هەولێر و دهۆک لە خولی نایابی تازە پێگەیشتوانی کوردستان بەڕێوە چوو. 4 یاری ئەنجام درا و دیاریکردنی یانەی دووەمی سەرکەوتوو لەم کۆمەڵەیە بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین کەوتە هەفتەی کۆتایی. لەسەر یاریگای دووەمی فرانسۆ هەریری تازە پێگەیشتوانی هەولێر میوانداری زاخۆی کرد. لە خولەکی 32 محەممەد عەبدولحەمید توانی گۆڵی یەکەم بۆ تازە پێگەیشتوانی زاخۆ تۆمار بکات. هەولێریش هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیدا، بەڵام ستون ڕێگری کرد. لا نیوەی دووەم زاخۆ ویستی گۆڵی زیاتری هەبوو. لە خولەکی 62 ناوژوان فیکەی لێدانی سزای لەسەر هەولێر لێدا. محەممەد عەبدولحەمیدی خاوەن گۆڵی یەکەم گۆڵی دووەمیشی بۆ زاخۆ زیاد کرد. دوای 7 خولێک ناوژوان لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد. عەلی کاروانی گۆڵکاری خولەکە توانی گۆڵ یەکەم بۆ یانەکەی تۆمار بکات و جیاوازیەکە بۆ گۆڵێک کەم بکاتەوە. دواتر هەولێر 2000 هەڕەشەی لە گۆڵی زاخۆ کرد، بەڵام تۆپ بەسەر ستون چووە دەرەوە. لە خولەکی 87 یاریزانێکی تازە پێگەیشتوانی زاخۆ دوای وەرگرتنی کارتی زەردی دووەم بە کارتی سوور کرایە دەرەوە. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامەمایەوە زاخۆ سەرکەوتنی تۆمار کرد. بەڕاستی لعبە گەلە زەحمەتی بوومە. الحەمدولیلا مەشام سەرکەوتنیم سەر ببینن و از دەستخواشی لیۆریزۆنە هەموو دکم ڕاستیژە لعبە گەلە زەحمەتی بوومە. الحەمدولیلا پیرۆز هەمی جەماوەری زاخۆ. الحەمدولیلا گەمەچی باشمان کرد. فۆز نات دیارەخوا قسمەتی قسمەتەکەیە. ئینشاڵڵا لە گەمەی بروسک تعویز دەکەینەوە. ئینشاڵڵا تعویز دەکەینەوە و بەسەر دەکەین ئینشاڵڵا. لا یاریەکی دیکە لە پیرمام ئارەڕات بە تاکە گۆڵێکی ئیسماعیل ئیبراهیم توانی سەرکەوتن بەسەر برایەتی تۆمار بکات. هەر لە پیرمان پێشمەرگەی هەولێر لەگەڵ بروسک یەکسان بوو. بەم شێوەیە دوای سەرکەوتنی برایەتی لەم کۆمەڵەیە بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین زاخۆ چووەخانەی دووەم بە 13 خاڵ هەفتەی داهاتوو پشوو دەبێت و هەر چواریانەی هەولێر و بروسک و ئەڕڕات و دهۆک بوونە خاوەنی دەخاڵ لە دوا هەفتە هەر پێنجیانەکە ڕکابەری بلیتی دووەم دەکەن بۆ قۆناغی کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.